لە کاکلاوان جەلال وەکیان ڕاوێژکاری یاسای پەرلەمانی کوردستان کاکلاوان زۆر بەخێر بێ سپاس دەکەم. گوتیان لە بینی پارتی و یەکەتی گفتوگویەک هەبووە لە ژوورەوە، یعنی پارتی داوای کردووە لە یەکەتی کە کاندیدێک دیاری بکە لە بۆ سەرۆکی پەرلەمان. ئەم گفتوگویانە بەچی گەیشتن؟ بەداخەوە تاخیر بوو گفتوگۆیەکەی مابەنی یەکێتی و پارتی. من پێم وایە گەر زووتر گفتوگۆ لەسەرەوە کرابوایە یعنی دەکرا بگەنە ڕێککەوتن. ئەوەی ئەوڕۆ من پێم وایە وەکو کارنامەکە پێ کرد. ڕاستەکەی گفتوگۆکان لە دەرەیە، یعنی بە تەلەفۆن لەگەر بابرین فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی لێرە ئەوەندەی من ئاگادارم دەدەقە پێش ئێستا بێم تا ئێستا نەگەیشتونەتە ڕێککەوتن. لەسەر ئەوە قسە ئەکرێ ئایا کاندید هەبێ بۆ سەرۆکایەتی یان نا، چونکە ئەمە داوای کێ بوو؟ بەپێی پەیڕەوی ناوەخۆ داوای کەس نییە. بەپێی پەیڕەوی ناوەخۆ یەکەم دانیشتن سەرۆکی یەکەم دانیشتن دوو ئەرچی هەیە. ئەرچی یەکەمی ئەوەیە کە ئەندامان بانگەکە بۆ سوێند خواردن، ئەرچی دووەمی دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. پارتی داوای لە یەکێتی کردووە کە کاندیدێک دیاری بکات بوو تا ئێستا ڕێک نەکەوتون. مەبەستەنیانی خاڵە ناکوکەکان چین؟ یعنی من پێم وانییە پارتی داوای لە یەکێتی کردبێ لە ڕاگەیاندن ئەوم بیست، بەس من پێم وانییە پارتی داوای لە یەکێتی کردبێت، چونکە ئەسڵەن تا ئێستا ڕێک نەکەتینە سەرۆکایەتی پەرلەمان بۆ کوێ بێت لە ڕاگەیاندن ئەوم زۆر جێ بووە. ئێستا هاتووە کە پارتی هەرچەند براوەیەکان بێ سەرۆکی پەرلەمان بە یەکێتی داوە. ئەزانی من پێم وانییە ئەو خۆلا پێکهاتنی حکوومەت و پێکهاتەکەی وەکو خۆلەکانی پێشتر بێ. یعنی ڕەنگە بە حکمی ئەوەی کە بابەڵین پارتی زۆرینەی کورسیەکانی هینایە ئەکید حەقی خۆتی داوای سەرۆکی حکوومەتەکە، بەس من پێم وانییە پێکاتەی پەرلەمان و موسساتەکانی تر وەکو پێشتر بێ. ئەوەی داواکاری یەکێتیە من ئەوەی ئەبینم، یعنی یەکێتی پێی وایە ئەبێ گۆڕانکاری بکرێت لە پێکهاتە. جا نازانم ئەوە سەر ئەگرێیان نا، بەس بابینەوە سەر پەرلەمان. یعنی من پێم وانییە یەکێتی هەمان داواکاری پێشتری هەبێ. یەکێتی پێی وایە ئێستا خۆی لە پێگەیەکی ترا و ئەنجامی هەڵبژاردننیش ڕای یەکێتی ئەنجامی هەڵبژاردننیش پێی وایە وەکو خۆلەکانی پێشتر نییە، بۆیە ئەکی داواکاری تری هەیە. بۆیەش تا ئێستا یەکێتی بڕیاری نەدایە. جینا من پێم وایە لە ناو یەکێتی زۆر ئاسانە ئێستا چێ بکەنە سەرۆکی پەرلەمان. ئێستا دەمەوێت بزانم یەکێتی سەرۆکی پەرلەمانی دەوێت؟ تا ئێستا بڕیاری کۆتایی نییە یەکێتی سەرۆکی پەرلەمان وەربگری یان داوای سەرۆکایەتیەکانی دی بکە. تا ئێستا ڕوون نییە و بڕیاری کۆتایی نەدرایە. ئەسڵەن دانیشتنی یەکێتی و پارتی وەکو ڕاگەاندنکار ئاگادارن، یعنی نەچووبوونە ناو تەفاسیل. دەڵێن بەردەوامی ڕاستیەکەی نا مەسەلە بەردەوامی چییە؟ دەکرا بەیەک کۆبوونەوە حەلبی، بەڵام هەردوو لا لە یەک تێگەیشتن. خاڵە ناکۆکەکان زۆرن. من پێم وایە داواکاریەکانی یەکێتی وەکو داواکاریەکانی پێشتر نابی. یەکێتی کۆمەڵک وعدی بە خەڵکدایە لە هەڵمەتی هەڵبژاردن، ناچارە ئەوانە جێبەجێ بکە. بەڵام یەکێتی بوونەوە کە ئەرێنی بوو لە کێشێکی ئەرێنیدا بەڕێوە ئەرێنی چیە؟ خۆ پارتیش بەیانە هاو بەشەکە هەمومان بینیمان بەیانێکی زۆر باش بووە لە ئاس بەرپرسیارەتی بوو. ئەوەمان لەبیر نەچی یەکێتی و پارتی بەرپرسیارەتیەکی مێژووییان لەسەر شانە بەرامبەر گەلی کوردستان و هەردووچیان هەرچەند ناکۆچیان هەبی بیستمانە لە لەوتەبێژی یەکێتی لەوتەبێژی پارتی کە ئەوان لە کۆتایی یەک ڕێگایان لە بەردەما. ئەویش بەیەکەوە ئیدارەدانی هەرێمی کوردستان لە پێناو خزمەتکردنی باشتر و لە پێناو بەرەنگاربوونەوە و ڕوبەڕووبوونەوەی ئەو شۆڤینیەتەی کە هەستی پێ ئەکرێت لەلایەن هەندێک لایەن لە بەغدا. ناکۆچێکە کە باست کرد بەڵێ یەکێتی و پارتی ناکۆکن لە هەڵمەتی هەڵبژاردن بینیمان ناکۆچێکە لەسەر چییە؟ یەکێتی بەو حکومڕانیەی پێشتر کە پێی وابوو یەکێتی تاکڕەوی هەیە لە هەندێ لایەن لە بڕیاردا. پارتیش ڕازی نییە، دەڵێوان لە ناو حکوومەتن لە لایەکی ترەوە ئۆپۆزیسیۆنن، پابەندی کارنامەکە نابکە خویان دەنگی پێدا. هیچ گومانم لەوە نیە هەردوو لا گلەیان لە یەکدی هەیە و هەردوو لاش بەشێک لە قسەکانیان ڕاستە، چونکە لە کۆتایی کە ئەتو بەرپرسیارەتیت هەبوو هەڵەشەکەی نەپارتی دەتوانی برێ من بەتەنیا لە حکوم بوومە هیچ هەڵم نیە هەموو یەکێتیە نەیەکیش دەتوانی برێ یەکێتی برێ وەڵام من لە سنووری ئیدارەی سلێمانیان لانی کەم کە من جێگری سەرۆکی حکوومەتم هەبووە و سەرۆکی پەرلەمانم هەبووە هەڵم نەبووە. ئەوەی گرنگە من پێم وایە ئێستا لەو قۆناغە بەرپرسی لە خیتابیش بینیمان لە خیتابی کاک بافڵ و کاک بینیمان هەردووچیان لە کاتی قسەکردنی جەنابەت لەو باوەڕەنی ما یعنی زەنجی ڕێککەتن بێ ئەوە بە ئەومان لەبیر نەچێت. ئەو زەنگی چییە؟ کۆبوونەوەی پەرلەمان دەست پێەکە دەبی سەرۆکی دیوان بانجی بەتەمەنترین کەسەکە کە بەپەی پەیڕە و سەرۆکی دانیشتنەکە ئەبێ نەک سەرۆکی پەرلەمان ئاگادار بن. سەرۆکی دانیشتنەکە بەڕێوەبەری دانیشتنەکە سەرۆکی دانیشتن داوا لە ئەندامانەکە یەکێک بەپەی حرفی ئەبجەدی داوایان لێکا بێن بۆ سۆند خواردن. خاڵی دووەم و ئەرچی دووەم و کۆتایی سەرۆکی دانیشتنەکە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتنە بۆ دەستەی سەرۆکی. یعنی ئەمڕۆ کە دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە دوای سوێن خواردنی کاندیدەکان بەپەی پەیڕەوی ناوەخۆ
ڕێک دوای ئەوە هیچ کارێکی ترینە نەسەرۆکەکە نەدانیشتنەکە هیچ ئەرچێکی ترینە ئەگەر نیسابتەوە بۆ ئەو کارە دەکرێت ئەکید ئەگەر نیسابتەوە بوو یعنی بەڵام زۆربەی پەرلەمانتەرەکان دەڵێن کە ئێمە سوین مانخار دەراچین لەبەرەوەی ڕێککەوتنی سیاسیان نییە بینیان زانی پەیڕەوی ناوەخۆ کۆمەڵێک کەم و کوڕی تێدا یعنی ئەومان لەبیر نەچی یعنی ئەوە لە کەواتە پەیڕەویش پێویستی بە هەموارە بەدڵنیایی پەیڕەو پێویستی بە هەموارە چونکە ئێستا قسە لەسەرەوە کرێ ئەندامان بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی پارتی دوای سوێند خواردنەکە بێنە دەرەوە ئەوەمان جێلێ بۆ وانە جەلسا ئایا سەرۆکی یەکەم دانیشتن چ بڕیارەدا بەکراوەی جێدێڵێ بەکراوەی جێبێڵێ لە ساڵی 2010 بە بڕیاری ژمارە 55 دادگای باڵای ئیتیحادی بە دانیشتنی کراوەی هەڵوەشاندۆتەوە و بە نادەستوری ناساندیەتی کەواتە من پێم وایە ئەکید لەوانەیە یعنی هێزەکانی ئۆپۆزۆسیۆن هەوڵ بدەن پەنا بەرنەبەر محکەمەی ئیتیحادی بەڵام ئەوەی هێزەکانی ئۆپۆزۆسیۆن مەبەستیانە نەتیجەی هەڵبژاردن هەڵبۆشێتەوە لەسەر ئەم دانیشت هەڵناوەشێتەوە چونکە بڕیارەکەی ئیتیحادی وازەحە داوا لە دەستەی سەرۆکاتی یان داوا لە سەرۆکی پەرلەمانەکە سەرۆکی کاتیەکەیان سەرۆکی دانیشتنەکەەکە دووبارە دەکات نزیکترین کات دانیشتێکی پەرلەمان ڕێک بخاتەوە کەواتە جەنابەت ڕاوێژکارێکی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێ دانیشتنی کراوە بە پێ بڕیاری دادگای فدرالی عراق نادەستوریە ئیچی دەستوریە چی یاساییە چی دەکرێت ڕاستیەکەی خۆزگە دەکرا یاساییەکە جێبەجێ کرابا یەکێتی و پارتی ڕێککەتبانە بەر لەوادە ناکرێت ئێستا دوای ئەمە چییە ڕاستی من پێم وایە قانون ئەوەی تەنزیم نەکردیە نە لە یاسای هەڵبژاردن وەلە نەپەیڕەوی ناوەخۆ دانیشتنەکە من پێم وایە سەرۆک ناچارە بێ یان برێ درێژ کراوە چکە بڕیارێکی دیهەیە محکەمەی ئیتیحادی دەرێ ممتد یعنی ئەگەر بە دوای دابێ دانیشتنەکان ئاسایی دەبێ بەڵام دانیشتنی کراوە ڕاستێکی بەردەوامی ئەوەش حیلەی قانونی بوو دیتیانەوە چونکە ممتد و کراوە من پێم وایە هیچ فەرقی نییە لەبەرەوەی لە پەیڕە زۆر وازەحەیەکی یاساییاندایتێ حیلەی شەرعی پێرەین ئێمە یاساییەکان لەبەرەوەی لە یاسا زۆر وازەحە لە پەیڕەوی ناوەخۆ دەڵێ یەکەم دانیشتن دەبێ سەرۆک و دەستەی سەرۆکایەتی لە پەرلەمان هەڵبژێت تاک لەوەند لو گەشتبینی نا گەشتبین نیم یعنی بەوەی کە پارتی ناگەنە نەتیجە بەڵام ڕاستی گەشتبین نیم لەوەی کە لە هەڵمەتی هەڵبژاردن بەداخەوە زۆر لێک دوورکەتینەوە بەڵام بانگەشە ڕۆیشت لارەکانیان گوتیان کاکەوە قسەی بانگەشە بوو تەواو ڕۆیشت ئێستا قۆناغێکی چرە ڕاستگۆ بین لایەنێکی زۆر ئەرێنی ئەو هەڵبژاردنە یعنی ڕەغمی ئەوەی کە لێک دوور بوون زۆر یەکێتی و پارتی دوو هێزی چەکدارن پێشینەی خراپەوە بۆ بەڵام زۆر بەهێمنی بەڕێوەچوو بەوەی کە کێشە لە مابینیان ڕوونەدا هەمومان بینیمان ڕۆژی پێش هەڵبژاردن دوو ڕۆژ پێش هەڵبژاردن یەکێتی و پارتی لە هەولێر گەورەترین کەرنەڤاڵیان کرد هەمووی دووری نێوانیان کەمتر لە کیلۆمەترێک بوو بەڵام یعنی هیچ شتێک ڕووی نەدا ئەمە یعنی ئەتوانم بڵێم وەکو ئاماژەیەک بۆ هەردوو لە دایان بەیەکتر کەەوە هەڵمەتی هەڵبژاردن بۆ ئەوەیە من قەناعەت بە دەنگدەرەکانی خۆم بکەم بۆی بتوانم یعنی دەنگ بە من بدەن دموکراسی بۆ پەیامەکە بەڵام هەوڵێکە بۆ ئەوی بەڵام هەموو لایەنەکان دەڵێن کەشی هەڵبژاردن بانگەشەتەوە ئێستا قۆناغێکە دەبێ بە یەک بگەین لە بۆ خزمەتی ئەو نیشتیمانە کار بکەین بەداخەوە یعنی هەندێ بەرپرسی نابەرپرس لە هەردوو لاهەیە لێدوانەکان یانوای کردو یەکێتی و پارتی لێک دوورکەونەوە ئەجینا من پێم وایە خاوەن بڕیارەکان لە یەکێتی و لە پارتی ئەوەندە لە یەک دوور نین من بەڵام ئەوان خاوەن بڕیارەکان بوون کە دژی یەکتریان قسە من پێم وایە هەڵمەتی هەڵبژاردن بووە قسەکانی هەمویان وازەحە ئەگەر ئاگادار بین لە ڕۆژی دەنگدان هەمومان بینیمان لێدوانیان هەبوو ڕۆژی دەنگدان لێدوانەکانیان هەمووی ئەوەی پێوە دیار بوو کە ئێمە هەڵمەتی هەڵبژاردنمان کردووە پرۆسەیەکی دیموکراسی بووە بەڕێمان کردووە ئێستا کاتی ئەوێ هەمومان بەرپرسیارەتێکە هەر بگرین کە بەیەکەوە شاندانە بەرپرسیارەتیە ئەو وعد و وعودانەی ئێمە بە خەڵکماندایە جێبەجێ بکەین و ئەو بەرپرسیارەتی دووبارەیەکەمەوە یەکێتی و پارتی بەرپرسیارەتێکی مێژوویان لەسەر شانە هێزەکانی تر ڕێزم هەیەمیان هێزن و ڕێز لێ گیراون بەڵام بەرپرسیارەتی یەکێتی و پارتی جیاوازە چونکە ئەوانن کێشەی ئەو میلەتیان لەگەڵ با بڵین حکوومەتی ئیتیحادی لە ئەستۆ گرتووە هەر کەم و کوڕیەک لە ئیدارە و حکومڕانیش قەت بینیوتانە کەس باسی معارەزە بکە هێزەکانی تر خۆ هێزەکانی تر معارەزە نین سێ هێزی تر بەشدار بوون لە دەسەڵاتوانە بەڵام خەڵک لۆ ڕوبڕووی بەرپرسیارەتیان ناکاتەوە ئێ باشە ئێستا ئەگەر بینەوە ئێرە دەینەوە سەراو خاڵەکە کلاوان ئێستا ئەگە بینەوە ئێرە 97 کاندیدا بڵێن 97 کاندیدا دەرچووەکان لێرە ئامادەن بەشێکیان ئەڵێن بەشداری کۆبوونەوەکە ناکەین کەواتە سوێندی یاساییش ناخۆن ئەمە لە ڕووی یاساییەوە چ کێشەیەک دروست ئەبێ ڕاستەکەی ئەوەش پەیڕەو تەنزیمی نەکردیە ئەگەر سوێن نەخۆن ئەکید بۆی هەیە جاری داهاتوو بێ سوێن بخوا یعنی ئەمە کۆتایی پێ نایەتوانێت لە چ ماوەیەکە لە ماوە 30 ڕۆژە بێ
یعنی بەبێ هۆکار ناتوانانی هۆکارێکی هەبێ عزری هەبێ نەخۆشیەکە سەفەرێکە حالەتێکی تایبەتە بەڵام هیچ هۆکارێکی نەبێ 30 ڕۆژنێ من پێم وایە حەقی نامێنێ و کاتا سەرۆکایەتی دیوان نووسراوەکە بۆ کۆمسیۆن داواکە لە هەمان لیست کاندیدی دەرچووچەیە حسابی تەمان ڕێگەزی لە هەمان لیستی نەبوو بوو نمونەیەک پەرلەمانتەر بوو کەس نایەتە شوێنی کەس نایەتە شوێنی بەداخەوە یعنی یاسا ئەوەی تەنزیم نەکردیە خۆزگە ئەکرا ئەوە هەمیان لە یاسای انتخابات یان لە پەیڕەوی ناوەخۆ تەنزیم کرابایە بەڵام کەس نایەتە شوێنی باشە ئێستا کاندیدەکان دەچنەوە ناو هۆڵی پەرلەمان بۆ ئەوەی دانیشتنەکە دەست پێ بکە بە تەمەندترین کەس دوای ئەوەی سێندی دەخۆ دوایەوە کە بانگێش دەکرێت لەلایەن سەرۆکی دیوانی پەرلەمانەوە ئیتر بەبێ حرفە ئەبجدیەکان ئەلفابەیەکان پەرلەمانتەرەکان سوێندی یاساییان دەخۆن یعنی کاندیدەکان دەبنە بە پەرلەمانتەر بەڵام بەشێکیان گوتویانە ئێمە بەشداری کوبوونەوەی پەرلەمان نابین ئەمە یاساییە طبعا کاندید هەتا ئەو کاتەی دەبێ بە پەرلەمانتار تا سوێن دەخوا نابێ بە پەرلەمانتار کاندید مافی خۆیەتی بەشدار بکە نە دوایەوەی کە سوێن دەخوا دەڵێ دەرئەچم بەشدار نابم نامێنم ڕاستیەکەی ئەوە بەرپرسیارەتێکی شخصیە چونکە یاسا منعی نەکردیە پەیڕە و باسی نەکردووە ئەبێ لە ژوورەوە دانیشی و ئەبێ ئیلا بەشداری دەنگدانی دەستەی سەرۆکایەتی بکەیت بۆیە من پێم وایە فراکسیۆنەکان ئەگەر بیانەوەی بێنە دەرەوە ئازادن و هەوڵێکیش لەوە هەیە بەڕاستی یعنی دوای سوێن خواردنەکە بۆی چارەسەری ئەو کێشەیە بکرێت لە مابینی یەکێتی و پارتی چونکە ڕاستی هیچ حلێکی تر نییە تاکە حل ئەوێ دوای سوێن خواردنەکە بێنە دەرەوە ئەجینا ئەبێ دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە و لە بیرمان نەچی خولی ڕابردوو هەمان کێشە ڕوویدا خولی ڕابردوو ئەو کاتێ یەکێتی و پارتی نەگەیشت بوون دەستێکی کاتی هەڵبژێردرا ڕاستەکەی کاتی نەبوو یعنی ئەو کاتە بڕیار نەبوو کەس خۆی بپاڵەوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵامێکێ لە ئەندامانی هێزەکانی ئۆپۆزۆسیۆن دەستی بەرزکردەوە خۆی بۆ سەرۆکی مفاجە ئەبوو بۆ یەکێتی و پارتی دەستی بەرزکردەوە خۆی پاڵاوت بۆ سەرۆکی پەرلەمان ناچار بوون ئەو کاتە پارتی ئەگەر نادەنگی دەهێنا ممکنە بە دڵنیایی دەهێنا چونکە هیچ منافسی نەبوو بۆی ئەو کاتە پارتی ناچار بوو کاندیدێک ئەو کاتە دکتۆرە ڤاڵا هەمان سیناری دووبارە بێتەوە ئەم جارە ئەگەر بەو کەشە بێ لەو باوەڕە نیمە دووبارە بێتەوە لەبەرەوەی ئەگەر بێنە دەرەوە نیساب نامێنێ ئەجینە هەوڵ هەیە لەوە لێتان ناشارمەوە لەلایەن ئۆپۆزۆسیۆنەوە هەوڵە هەیە کاک لەوانت خەڵکی کوردستان 100 دەنگی بەم پەرلەمانتەرە داوە یعنی خەڵکی کوردستان 100 بەشداری هەڵبژاردننی کردووە ڕاستە 100 کورسینە ئەوڕۆکە 1970 بەشدار بوونە بەڵام ئەوانە نێنێری خەڵکن ڕاستە لەلایەنە سیاسیە جیاوازەکان هاتوون بەڵام ئەوانە دەنگی خەڵکن بوو بەهێزکردنی ئەم پەرلەمانە بۆ حکوومەتێکی بەهێز و گشتگیر و بنکە فراوان بۆ هەرێمێکی بەقوات لەناو ئەو کێشمەکێشە سیاسی و سەربازیەکە لە ناوچەکەدا تێدا پەڕێ ئایا ئەم پەرلەمانە ڕۆلی چ دەبێ و دەتوانێت ئەم بەرپرسیاریە قورسە بگرێتە سەرشان طبعا من پێم وایە ئەو لە خوڵەکانی پێشتر قورسترە بێ چونکە کاتی خۆی تەحالفی کوردستانی هەبوو یەکێتی و پارتی هاوپەیمانیان هەبوو بەیەکەوە بوون من پێم وایە هەرچی بیان ویستایە تیانە پەڕێنی وە کۆمەڵێک یاسای زۆر باش کۆمەڵێک بڕیاری زۆر باش و کۆمەڵێک زۆر یاسای باشی اتحادی لێرە ئینفاس کرا بەڵام بەداخەوە یعنی ئەو خۆ لە من وای نبینم هۆکارەکەشی ئەوێ هیچ هێزێک 50 زائیدیەکی پەرلەمانی نییە بەڕێککەوتنیشەوە کە نەبێ بۆ تێپەڕاندنی هەموو یاسایەک تۆ پێویستت بە تەحالفاتە خۆشتان نەزانن یعنی ناخۆ پێشتریش حکوومەتی بنکە فراوان هەبووە خۆ خولی ڕابردوو حکوومەتی بنکە فراوان بووانە بەڵام زۆرترین ڕوبەڕووبوونەوەمان بینی یەکێتی و پارتی لێرە لە پەرلەمان گەیشتە حەدی ئەوەی لەسەر ستەیج دەستەی سەرۆکایەتی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی و پارتی دەستەی سەرۆکایەتی یەکتر بێن نەخوارەوە کە بەداخەوە لە هەموو پەرلەماناک ئەو شتە ڕووەدا بەس ئێمە حەزمان لێ نەبوو بگاتە ئەوە لەم خولە من پێم وایە خراپترە بێ لەبەرەوەی هیچ هێزێک 50 زائیدیەکی نییە ئەوە پێویستی بە حینکە و حکمەیەکی زۆری سیاسی هەیە بۆی بتوانن کەمترین گرژی و ئاژاوە لە نێو پەرلەمان هەبێ سیاسیەکان لێت ناشارمەوە هێزە سیاسیەکان لە دەرەوە ڕێک نەکەون ئەو قسەی بۆ مێژوو ئەەکەم هیچ پرۆژە یاسایەک تەنانەت بۆنی سیاسەتی لێبێ لە ناو پەرلەمان تێناپەڕێ بە ئەوە لە بیر نەکەین تێناپەڕێت چونکە پەرلەمانتاران ناچارن لیستەکە کراوێ بۆ ئەوی یعنی بەشێکی زۆری پەرلەمانتاران خۆیان ئەگەر یاسایەک تێنەپەڕێ بە پێبوونی ڕێککەوتنێکی سیاسی لە دەرەوەی هۆڵی پەرلەمانە کو دەستورێک دەنووسرێ لە بۆم وڵاتە وەڵام من یعنی ڕەشبین نیم بەڵام ینی پێم وایە قورسە دەست یەکەتی لەگەڵ نووسینەوەی دەستورە بەدڵنیایی یەکێک لە با بڵێن داواکاریەکانی یەکێتی ئەوە بووە خولی پێشتریش وتیان ئێمە ئەو کێشانەی کە هەمانە حل نابێ ڕاستیەکەی نەنووسینەوەی دەستورە ئەم پرسا
دەستور یعنی ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین دەستور تەنها ئەو هێزانە لی بەرپرسیار نین کە لێرە لە پەرلەمانن هەموو کوردستان تەنانەت ئەو هێزانە لێ دەرەوەی پەرلەمانیشن من پێم وایە دەبی ئەندامیان هەبی و خەڵکی تری شارەزا دەبی ئەندامی هەبی چونکە دەستور بۆ گەلە و بۆ یعنی بۆ ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ نییە و دەستور یاسایەکی عادی نییە تۆ بتوانانی هەموو ڕۆژ تعدیلی بکەیت و ئێمە وڵاتێکی وەکو سویسرانین چەند مانگ جارێک بتوانین ئستفتایەک بکەین لەسەر گۆڕینی مادەیەکی دەستور یاساکانە من پێم وایە بۆ ئێمە زۆر قورسە یعنی خۆلی ئێمە لە بیرمان نەچی یعنی ئاخر هەوڵ بۆ نووسینەوەی دەستور کە لەو خۆلی پێشترە لە خۆلی چاری پەرلەمان بوو ڕاستیەکەی زۆر باش یعنی هەنگاوی زۆر باشندرا بەڵام لە کۆتایی بەداخەوە یعنی بەشێکی لەسەر مەسەلەی پێکاتەکان بەشێکیش ئەو بوو کە بینیمان لەسەر سیستەمی سیاسی و لە هەرێمی کوردستان ئێمە ڕێک نەکەتین منەوە بۆ مێژوو ئەلێم هێزەکان لە ناو پەرلەمان زۆر لەیەک دوور نەبوون بەڵام بەداخەوە سیاسیەکان بەشێکی زۆر بە هەڵە تێگەیەندرا بوون لە ڕووی یاساییەوە شرۆڤەی یەکێتی و پارتی شرۆڤەی یاسایی زۆر هەڵەیان بۆ کرابوو ئەجینا من پێم وایە سیستەمە سیاسیەکە هەم ئەوەی کە معارەزە هەم ئەوەی دەسەڵات مەبەستی بوو ڕاستەکەی فەرقێکی زۆری نەبوو هەرچ دەرد و بەڵایەکی ئەم ملەتە و بە پارتی یەکێتیەوە دەبەستی نا یەکێتی و پارتی ئەخر نابێ ئەوەش لەبیر بکەین ئەگەر هەر باشێکیش هاتبێ بۆ ئەم میلەتە لە سەردەستی یەکێتی و پارتی بووە بێکەم و کوڕی نەبوو کار بکەی هەڵەشەکەی نابێ ئەوە لەبیر بکەین باش ئەم هەردوو هێزە سەرەکیانە چۆن دەتوانن ئەو دەستکەوتانە بپارێزن لەم پەرلەمانە هەستکردن بە بەرپرسیارەتی و ئاسوودەکردنی ویژدان من پێم وایە کاری باشی لێ بەرهەم دەهێنرێ و یەکێتی و پارتی ئەتوانن هەنگاوی باشتر بنێن ئەوە لە بیر نەکەین خاتون هەر کاتێک یەکێتی و پارتی تەبابن لە هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشمان ناوە و لە بەغدا سیرکەن ئەو پرۆژە یاسایانە یان ئەو پرۆژانەی کە بوون بە یاسا لە بەغدا بۆمان تێپەڕین لەو سەردەمەن کە یەکێتی و پارتی تەبابوون ڕاستە ئێمە ئەوە لە بیر نەکەین خوالی خۆشببوو زەنابی مامزەلا ئەو کاتە لە بەغدا بوو هەوڵی ئەو ڕۆلی هەبوو بەڵام ئەوەش لە بیر نەکەین تەبایی یەکێتی و پارتی ڕۆلی گەورەتری هەبوو لەوەی بتوانن زۆر کاکلاوان بێ زەحمەت ئێمە تەبا بووین کە 2017 ئەو بویەرە نەخواستیانەی بەسەر هەرێمی کوردستان هاتن کە تا ئێستاش ناوچە کوردستانیەکان باجی ئەمە دەدەن خەڵکەکە تا ئێستاش دەربەدەرە تەبانە بووین بەڵام پێشەوە بە چەند ڕۆژێک کۆبوونەوەیان کرد کۆبوونەوەیەکی سەرکەوتو نەبوو ئەگەر کۆبوونەوەی 15 مانگەڵی کۆبوونەوەیەکی سەرکەوتو نەبوو بە وردی ئاگاداری تەفاسیلی ئەو کۆبوونەوەیەکی سەرکەوتو نەبوو و بەداخەوە نەگەیشتن یعنی بە ئەو پێم وایە ئەو برینە نەکولێنینەوە بۆ داهاتوو من پێم وایە یەکێتی و پارتی بۆی بتوانەوە قۆناغە سەختە تێپەڕێنن ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین نیەتێکی شۆڤینی ئەوەی کە پێشتر ئێمە هەستمان پێ ئەکرد لەلایەن سونە و لایەنەکانی دی ئێستا بەداخەوە لە نێو هێزە شیعەکان هەست پێ دژی هەرێمی کوردستانە یەکێتی و پارتی بەیەکەوە نەبن من پێم وایە ئێمە شتی زیاتر لە دەستەدەین لەوەی کە لە 2017 تا ئێستا لە دەستمان ئەگەیگرتو نەبین کاکلاوان بۆ خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان جەنابتان وەکو یاسایەک چ پێشنیار دەکەی دەبێت چ بکرێ بۆ پاراستنی دەستکەوتەکان پەرلەمان چی بکە کارە لە پێشینەکانی چ بێ ئەرچی پەرلەمان دیارە بە پێپەیڕەوی ناوە خۆ من پێم وایە ئەوەی ئەمێنێتەوە هێزە سیاسیەکان و حکوومەتە نیەتیان چیە بێ من پێم وایە یەک پاکێز لەگەڵ بەغدا قسە بکرێ ئەتوانن کە شتی باستر بەدەست بێنن ڕاستی پەیوەندی لەگەڵ بەغدا لەسەر ئەساسی حزبایەتی و شەخص بێ ئەوە بەرهەمەکەیەتی کە ئێستا ئەیبینین یعنی وەفدەکان کە دەچنە بەغدا بە حزب هەموو حزبێک کە ئێستا وەلی هاتۆ معارەزە شتێ بە ناوی حکوومەت قسە ئەکا قسە لەسەر موچە ئەکا قسە لەسەر دەستورمانڕێک دەخرێت هێزی سیاسی بۆ نییە پەیوەندی دروستکە بە پێی دەستور بۆ خۆ ئێستاش وایە دەستورمان پێویستە بەدڵنیایی من پێم وایە دەستور بەڵام ئەوەی لە دەستور گرنگتر ئێمە با لە بیری نەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین ڕێککەتنی هێزە سیاسیەکانە لە نێوان خۆیان من پێم وایە ئەگەر یەکێتی و پارتی تەبابن لە سەروی دەستوریشەوە توانە شت لە بەغدا بەدەست و پارتی تەبابن هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەو گەلە نابێ ئێمە لەبیر بکەین یەکێتی و پارتی بێکەم و کوڕی نەبوونە لە ماوەی 33 ساڵی ڕابردوو بەڵام لەو هەڵبژاردنە زۆری نێدەنجی خەڵکیان بەدەستێنە ئەوە بەرپرسیارەتێکی زیاتری خستە سەرشانی یەکێتی و پارتی گرەوی زۆر کرا لە سەرکەوتنی یەکێتی و پارتی وا بوویان نا بەڵام نەتیجەکە ئەوەی بوو کە ئێستا بینیمان با هەموو کەم و کوڕیەکانەوە تەواو یەکێتی و پارتی دوو هێزی سەرچین لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی یەکێتی و پارتی گەورەترە لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی حکوومەت گەورەترە لەوە بۆ تازە باسی وت کرد بۆ یعنی ئەو هەموو خراپیە و ئەوە ڕوبەڕووی یەکێتی و پارتیە کرێتەوە کەس باسی چاکەکانیان ناکات چونکە ئەوە بەواجب بزانن لە سەرشانیان کە تو خۆت پێ گەورەی خەڵک بوو یە خەڵک داوای شتل لێەکە ئەگەر ناتو ئەگەر وەکو منی من داوایی چل لێ ناکەم بەڵام کە تو گەورەی خەڵک بووی
کە تو حکوومەت و پەرلەمانە لەدەست بوو هێزەکانی تر بەشداریشت پێکرد بێ خەڵک ڕوو لە تۆکە لەبەرەوەی خەڵک هەموو ئەزانێ بڕیاری کۆتایی لە هەرێمی کوردستان لە مەجالی ئابووری دارایی سیاسی ئەمنی ڕێککەوتن و ڕێکنەکەوتن لەگەر بەخدا لەسەر شانی یەکێتی و پارتیە بەیەکەوە کەواتە هەرچ بەڵایمان بەسەر هات بێ من ناوی نانێم بەڵا ڕاستی نانێم بەڵا ناوێنم لە ڕوبڕووی چەندین ئاڵنگاری بوویتەوە جەنابشت ئەزانی کە تا ئێستاش لەگەڵ بێ بەغدا بە تاواتی موچەی نەناردووە ئیمانیدا من ناوی نانێم ڕاستی یعنی ناوێنم کەم و کوڕی و هەموو هێزەش سیاسیەکیش کە کارەکە ئەکید بە دەرنابێ لە کەم و کوڕی یەکێتی پارتی بە قۆناغی زۆر جیاواز ڕۆیشتینە بە تایبەتی یەکێتی ئێمە دوای با بڵێن کۆچی دوایی سەرۆک تاڵەبانی یەکێتی بە قۆناغی زۆر ناخۆش ڕۆیشتیە و مابینی یەکێتی وای کردو مابینی یەکێتی و پارتیش بە قۆناغی بەرزی و نزمی جیا بڕوە بەڵام خۆشبەختانە دووبارەیەکەمەوە تا ئێستا نیەتی باش لە یەکێتی و پارتی زیاترە لە نیەتی خراپ وێرای ئەوەی بەداخەوە هەندێک بەرپرسی نابەرپرس لێدوانەکانیان بۆتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان و خەڵکەکەش تووشی شلەژان بکە بەڵام ڕێی ڕاجحی یەکێتی و پارتی من پێم وایە ڕێککەوتنە لە پێناوی بەرژەوەندی گشتی چونکە ئەوانە هەست بە بەرپرسیارەتی گەورەکە ئەکەن بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێککەوتن لەسەر چه ئەساسێکی ڕاستی ئایا ئەوەی کە پارتی دەڵێ یەکێتی پێڕازی دەبێ یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە یەک پەرلەمان من پێم وایە ئەوە داواکاری یەکێتیشە هەردوو لە ئەوە دەڵێن بەڵام چێت نانا پێم وایە نییە ئەوە داواکاری یەکێتیشە خۆی یەکێتیش پێشتر گوتیتی کاکە ئەمە کێشەمان هەیە لە بەروی فەرق و جیاوازی کرا لە مابینی ئیدارەی سلێمانی و هەولێر وایە یاننا ئەوە هەمان قسەیەکە ئێستا پارتیش دەکات دەرێ یەک حکوومەت بی مەسلەی گۆتن خاتون یەکێتی و پارتی هەردوو لە قسەکانیان هەمووی جوانە بەڵام ئایا لە ئەرزی واقع لە جێبەجێکردن خەڵک خۆی شاهێدە دەبینی چەندی جێبەجێ کرایە چەندی جێبەجێ نەکرایە بەس ئەو خولە ئەگەر وەکو پێشتر بوو وەکو پێشتر بوو من پێم وانە هەڵبژاردنەوە دەستی پێکرد لێرەوە دەستی پێ بکەین ئەم پەرلەمانە چۆن دەتوانی ببیتە عاملێکی خێر لە بوو هەرێمی کوردستان خەڵکی کوردستان دەپرسن دەڵێن ئایا گرنگی پەرلەمانی کوردستان چییە چۆن پەرلەمان گرنگە یعنی ئێمە من ئەزانم یعنی بەداخەوە یعنی هەندێک لێدوانی پەرلەمانتاران لە خولەکانی پێشتر وای کردووە خەڵک ڕێی بگۆڕێ لەسەر پەرلەمان بەڵام دڵنیابن یعنی ئەو یاسایانەیدا ڕژرێ لە هەرێمی کوردستان لەو پەرلەمانەیە ئەزانم خەڵک لەوانەیە قسەی زۆری لەسەر پەرلەمانتار و موچە و امتیازات و یان دەستکەوتی پەرلەمان چی کردووە چی نەکردووە ئەوە دیوێکێتی بەڵام دیوەکەی تر ئەگەر گرنگ نەبێ ئەوم خەڵکە چۆن دەنگ بدێتە هەڵبژاردن و دەنگ بە پەرلەمانی کوردستانەدا نا من پێم وایە زۆر گرنگە لەسەرەوە ئەوەستێ هێزەکان گرنگیە کە خۆی هەیتی ئەم پەرلەمانە کو دەتانێت ببیتە عاملێکی خێر لە بۆ ئەم ملەت ڕاستیەکەی دەرکردنی یاسا لە بەرژەوەندی گەل ئەو بۆشایە یاسایانەی کە هەیە لە هەرێمی کوردستان پڕ بکرێتەوە ئێمە لە مەزالی پەروەردە و خوێندن کێشەی زۆرمان هەیە ڕاستە یاسای پەروەردە دەرچوو بەڵام بەداخەوە هەموو کلێنەکانی پڕ نەکردەوە ئێمە لە مەزالی تەندروستی کێشەی زۆرمان هەیە هەمومانە بینین ئێستانێکە خەڵکێکی زۆر گرفتارە کەرتی تەندروستی گشتی ناڵێم یعنی پشتی باشی نەکردو بەڵام کەم و کوڕی زۆری تێدایە خەڵک چاوەڕێەکە یعنی ئەو کەرتە بەرەو باشتر بچی کەمتر لە خەسخەسە بێ یعنی هەوڵ بدرێ لایەنە کەرتێک گشتی حکومیەکە زیاتر پەرەی پێ بدرێ بۆ پەروەردەش هەمان قسەیە من پێم وایە بۆ زانکۆ جگەلەوەش خزمەتگوزاری گشتی شێمە هەمومان بینیمانە هەرێمی کوردستان لەم ساڵانەی دوایی ڕێگاوبان بەرەو باشتر چووە بەڵام من پێم وایە پێویستی بە یاسای زۆر باشترە بۆی بتوانین کاری وەزارەتەکان بە شێوەیەک تەفعیل بکەین کەمترین هەیمەنەی حزب و دەسەڵاتی حزبی بەسەرەوە بێ کوبوونەوە کە دەڵێن دەستی پێکردووە ئەوەی کە هاتووە لە کارنامە هەر ئەوە دەبێت شتێکی زیاتر نابی ئێوە چاوەڕێی چ دەکەن نەوەڵاوی هاتووە لە کارنامەکە هەرەوەیە من پێمانی ئەوڕۆ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ لەوانەیە مفاجعاتە بێ لەلایەن هێزی ئۆپۆزیسیۆن هەوڵ هەیە ئەوەی ئێمە ئاگادارین بەڵام بەداخەوە یعنی دەستەی سەرۆکایەتی هەڵ نابژێردرێ و ئۆپۆزیسیۆنیش ئەو توانای نیە بتوانێت 50 زایدیەک یان بتوانێت نیسابتەوە بکە 4 ساڵی تەمەنی ئەم پەرلەمانە لە پێشە ئەم پەرلەمانە ئەرکی زۆر قورسی لە پێشە ئەوەی کە دەگوترا پێش هەڵبژاردن ئەمە تەنیا هەڵبژاردن نییە ئەمە ڕیفراندومە لە بوو هەرێمی کوردستان ئێستاش ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاردان ناوچەکە خۆت دەزانی ئەکڵێ لە هەموو ڕوویەکەوە بەروکی شەڕکرایتەوە عێراقیش یەکێ لە کاندیدەکان کە ئیسرائیل هێرشی بکاتە سەرێ یەکەم دانیشتنی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان لەم ئانووساتەدا چ گرنگیەکی خۆی هەیە من وێت مەخواست یەکێتی و پارتی ڕێککەتبان بۆی بمانتانی بە حکوومەت پێک بێنین
چونکە ئەوەی باسە کرێ پڕشتیە و ئاگرە خەریکە عێراق ئەگرێتەوە ئەو ئاڵۆزیانی لە سووریا هەیە من پێم وایە دەرەنجامی ئەو شەڕەیە کە لە مابینی ئیسرائیل و فەڵەستین و هەروەها ئیسرائیل و لوبنان هەیە و ئەگەر بێت و ڕژێمی سووریا بکەوێ من پێم وایە کاریگەری زۆری بەسەر عێراق بێ و پڕشتی ئاگرە بەدڵنیایی ئەپەڕێتەوە ئەگەر بێ خوا نەخواستە هیوادارم ئەوە ڕوونەدا ئەپەڕێتەوە ئێرە کەواتە گرنگ من پێم وایە نەبوونی حکوومەت و طبعا تو ئێستا حکوومەتت نییە یعنی ئێمە حکوومەتی یعنی نابێ خۆمان بکەین حکوومەتی ئێمە کار بەڕێکەرە لە بەرەوەی انتخاباتێک کراوە حکوومەتی تازە دەست بەکار نەبووە ئەو حکوومەتەم یعنی ناتوانێت لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئێمە ئەگەر کەواتە دەینە سەر هەیە پێکێنانی هەیکەلی حکوومەت بزانین کو دەبێت کاک لەوان ئێستا لەسەر شاشەی کوردستان 24 ویندوسەکان دیارن دانیشتنی پەرلەمانی کوردستان دیارە کاندیدە دەرچووەکان دانیشتونە کە دەڵێن بینی 97 بۆ 98 کاندیدە دەرچووەکانن لە هێز و لایەنە سیاسیە جیاوازەکان کە براوە یەکەم پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان دەوەی نوێ ئیتر پێدەهەڕە لایەنە سیاسی جیاوازەکان ئیتر کۆبوونەکە بەو شێوەیە کە دەبینن دەستی پێکردووە عورفەکە چییە خوێندنی قورئانی پیرۆزە کە دەستیان پێکرد ئیتر بە فەرمی دواتریش ساتێک ڕاوەستانە بوو خوێنی پاکی شەهیدان وەکە ڕێزگرتن دواتریش سەرۆکی دیوانی پەرلەمان بانگی بە تەمەنترین کاندیدە دەرچووەکە دەکا دێت سوێندی یاسایی داخوا دواتر ئەو پەرلەمانتەرەکە سوێندی خارد ئەو بەپێ ئەلفابێ دەستی پێدەکا کۆبوونەوەکەش دەستی پێکرد